الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد المرسلين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. خوشك براي إيمان دارم سلامي خواهي قولتان لسربية إيمي أمتي پیغمبري خواه صلى الله عليه وسلم. خواهي قولا فضل منتكي زوري هي بسر مانوا فضل إيمي داو بسر باقي أمتكاني ترى حرمة الرزق زوري ليقرتوين مواسمي خير كاتي خير وبركاته بو أويك وأم أمتنا زارا هميشو دائم لخير وشاكابن لمسابقة وبيش بركيابن وسابقوا في الخيرات بن لقيامتها سربرز بن هاول الرفيق پیغمبر بن صلى الله عليه وسلم ولدنيا شعار خير وبركات بيه خوابي كاتا قلغان بويان دفع بلاو وباو نقوشو ناقوشي ليان لو مواسم خيرانا زور لناو آيني بيروزي إسلاما خواهي قولا لقرآن بيروزا لچندين آياتا تأكيد كاتو لو كاتا بيروزانا كفضل هندك داو بسر هندكا وكسونا ناو بشريتا فضل هندك بشري داو بسر هندي بشري ترى پیغمبران بسر باقي خلقيا أصحاب كاني پیغمبر بسر باقي خلقيا انجا علماء وزانايان بو ترتيبي كوال قرآن والسنة آماجي بيكراوا بهمان شيوا كاتو زمنش زورا كخواي تبارك وتعالى فضل داو بسر كاتكاني ترى بسر روشكاني ترى بسر مانغكاني ترى خواهي قول القرآن فرميت وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا. خواهي تبارك وتعالى شو الروج دروس كردوا أم شو الروج بو أويكوا إنسان بتايبت أمتي بيغمبري خواه صلى الله عليه وسلم بيقوزنوا بوكاري شاكو بو عبادت. خواهي تبارك وتعالى لم آياتها فرميت كشوداتي ودروا انجا روش بدواياتي يان ببيت شوانه وكروش تواو بيه شو بدواياتي بو او كسي كوال الروش اگر ذكر عبادتك نكرد بيت يان فوتان دبيتي اوا شوكاتك هيا اتوانيت كادو باركاتوا يا او هلي كوال الدز درچوا للروشا لشوا بيقوسيتوا يا لشوا الدز درچوا للروشا بيقوسيتوا اما خواهي تبارك وتعالى بمشي واسع فرميت بو كسي كوا ايوه ذكري خوابك يادي خوابك يان بير بكاتوا يا او كسي كوا شكر نعمتغاني پروردگارك كخواهم نعمتي بيداوا لم شو روجاك بدوا يكتريادين لحظه عمر كوري خطابي ان برسي رضا رحمتي خواهي لسربي تفسير ما عادت شونا فنما انا كي اويه كتول الروجا عبادت دز درچوا سنه كان دز درچوا شوكاتي قصاكر نويتي شوكاتا اويكا فرصه بيقوزي تودو باريكي توتيايا بهمان شو اگر بالروشا لدز دسوا بشوا لدز دسوا بالروشا دوباريكي توا اما بو امتي پیغمبري نازدار صلى الله عليه وسلم بويا پیغمبري نازدار لچندين فرمودي خويا افرمت افعلوا الخير دهركم وتعرضوا لنفحات رحمه الله فان لله نفحات من رحمته يصيب بها من يشاء من عباده وسلوا الله أن يستر عوراتكم وأن يؤمن روعاتكم. رواه الطبراني ورجاله صحيح. پیغمبر خواه فرمي صلى الله عليه وسلم ايوه خير وشاكا بكن بردوام من خير وشاكا بتايب لهمو روجكان تانا لهمو شوكان تانا لسال تانا اقادار بن وتعرضوا لنفحات رحمة الله خوتنا ما تبكن بو او بل يشاء باريني رحمتي پروردگار مهربان پروردگار سوزي پروردگار او هم رحمات وبركاته چونك اخواي گورا كومل كادي تايبتي هي نفحات الرحمتكاني پروردگار زور زياتر لكادو سادكاني تر او رحمة وبركاته هر كس يكبري كوي او نفحاته او كاتا بيروزانا او اخواي تبارك وتعالى بو ابدي اي كاته لسعادة وبختور بيه وهروها پیغمبر فرمي صلى الله عليه وسلم ايوا هميشه لو كادو ساتانا ككادي تايبتي وكاتي نفحاتي پروردگارا داول اخواي گورا بكن خواي گورا
بتان پارێزێ خۆتان ماڵ و مناڵتان ناموستان وڵاتان اینجا داوا بکەن خوای گەورە ئەمن و ئەمانتان پێبەخشێت لە دنیا و لە قیامەتە خوا بتان پارێزێ خوا ڕەحمتان پێ بکە خوا سەلبی ئیمانتان نەکا خوای گەورە لە قیامەت و لە دنیا مەحفوظتان کە ئەمە پێغەمبەری خوا فەرمێت ئەو کات و ساتانەی موقعی دوعایە کاتی قبولبوونی دوعایە وەک چۆنە کەسێک لەو ڕەحمەتەی بەرکەوێ دوعای لەو کاتا بکە و قبول ببێ ئیتر بۆ ئەبەدی ئەهلی سەعادەت و بەختەوەرە بێت وەخوای گەورەش ئەفەرمێ وەفعلوا الخەیرە لەعەلەکم تفلیحون خێر و چاکە بکەن چونکە ئێوە لەو خێر و چاکانە سەرکەوتووە بن بەختەوەرە بن ئازیزان و خۆشەویستان ئەم دنیا کە ئێمەی تایە ئەمە دنیای سەفەرە هەموو کەسێکمان ڕێبوارین بەرەو کوێوە بەرەو دنیایەکەوا ئەبەدیە بەرەو دنیایەکەوا ماڵەکەت لەوێ ئیتر ڕوخانی تیانە بەرەو شوێنێک کە ئیتر بەڕاستی لەوێ ئەمێنێتەوە یەکجاری بۆیە پێویستە ئینسان لەم دارەی لەم ماڵی کەوا ماڵی سەفەرە ماڵی ڕێبوارانە یەقینی هەیە کە ئەڕوا بەرەو شوێنێکەوە ئەبەدیە ئەمێنێتەوە لەم سەفەرە هەوڵ با توێشوی خۆی خڕکا بۆ ئەو کات و ساتەی بۆ ئەو ماڵێکەوە ئەبەدی تیا ئەمێنێتەوە تەمەنی ئومەتی پێغەمبەری خوا کورتە وەک تەمەنمان کورتە خوا خێر و بەرەکاتێکی زۆری پێداوین پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم أعمار أمتي ما بين 60 إلى 70 وأقلهم ما يجوز ذلك پێغەمبەری خوا فەرمێ ئەعمالی ئومەتی منە لە نێوان 60 بۆ 70 کەمینەیەکی بەڕاستی لەو 70 تێپەڕەکا بۆ 100 و بۆ 120 ئەمانە ئومەتانی تر 1000 ساڵ تەمەنیان بووە 250 ساڵ 300 ساڵ 400 ساڵ بەڵام ئومەتی پێغەمبەری خوا پێغەمبەر ئومەتەکەی من تەمەنی کورتە لە ڕووی تەمەنەوە لە ڕووی ژیانەوە 60 بۆ 70 کەمینەیەکی زیادەکە ئازیان و خۆشەویستان بەڵام لە ڕووی ئەعمال و لە ڕووی چاکەوە لە ڕووی میزانی عەمەلمانەوە بەڕاستی زۆر قورسە و زۆر درێژە ئەو عەمەلەی ئێمە ئەو کارەی ئێمە ئەو چاکانەی ئێمە ئەوە تا خوا مانگی ڕەمەزانی پێداوین خوای تەبارەکەڵا محەڕەمی پێداوین خوای تەبارەک وتەعالا ئەیامی زیلحیجەی پێداوین خوای تەبارەک وتەعالا مەسەلە شەو نوێژەکانی پێداوین سونەتەکانی پێداوین ئەمانە هەمووی فەزڵ و گەورەیە خوا داوای بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوا لەیلەتوڵ قەدری پێداوین یەک شەو بە 83 ساڵ عیبادەتە 1000 مانگە ئەمە بە هیچ ئومەتێک نەدراوە تەنها بە ئومەتی ڕەسوڵڵا دراوە صلی الله عليه وسلم بۆیە ئازیزان و خۆشەویستان هەمیشە و دائیم تۆیەک ئیماندار باوەڕدار ئەبێ کات و ساتەکان بقۆزیتەوە خۆت بۆ قیامەتە ئامادەکەی هیچ شتێک کاریگەر نەبێ لەسەرت نەتڕوخێنێ وات لێ نەکا کەوا بتڕوخێنێ بڵێ کار چاکە بۆ بکەم عیبادەت بۆ بکەم من گوناهبارم خوا لێم ئەوە مەویست بوونە مەویست مەبە خوای گەورە دەرگای ڕەحمەتی خۆی کردەوە لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەوبە و لێخۆشبوونی هەمیشە بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ هەموو ئینسانەکان بەتایبەت بۆ گوناهبارانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە مانگی ڕەمەزانە ئەوە مانگەکانی ترە و هەروەها ئەو چەند ڕۆژەی کەوا ئێمە لە بەردەممانایە بەرەو پیری ئەو چەند ڕۆژە ئەڕۆین کە فرسەتێکی زەرین لە تەمەنمانە کێڵێ هەر پێشی ئەگەین یان ئەگەر پێشی گەیشتین کێڵێ ساڵە در پێ ئەگەینەوە بۆیە ئینسان هەر لە ئێسۆ خۆی بۆ ئامادەکا بۆ عیبادەتکردن تایە کاری چاکە تایە چونکە وەکو چۆن لە مانگی ڕەمەزانە سەدەقە و چاکە مزاعەفە بەڕاستی کار و کردەوە عیبادەت ئیتر هەر شتێک خێر و خێرات بێ لەو ڕۆژا تۆ بیکەی لەو چەند ڕۆژا بیکەی لەو دە ڕۆژا بیکەی خوای تەبارەک وتەعالا خێر و بەرەکاتی زۆرت بۆ ئەنووسێت و کاتی نەفەحاتە کاتی قبوڵبوونی دوعایە فرسەیەکی زێرنە لە تەمەنی ئینسانە خوا سوێندی پێ خواردووە خوای تەبارەک وتەعالا فەرمێت والفجر وليال عشر علماء زانایان ئەفەرمون خوای تەبارەک وتەعالا سوێن بە هیچ شتێک ناخوا کە گەورە نەبێ لای خوا کە بەڕێز نەبێ لای خوا ئەم دە ڕۆژەیش کە خوا سوێندی پێ خواردووە ئەیامی زیلحیجەیە کە خوای تەبارەک لا ئەفەرمێت والفجر وليال عشر فجر بەرەبەیانی ڕۆژی جەژنی قوربانە لەیال عشر بەڕاستی ئەو دە ڕۆژەی کەوا دە ڕۆژی ئەیامی زیلحیجەیە کە عولەما و زانایان ئاوایان تەفسیر کردووە ئازیزان و خۆشەویستان
ڕۆژانی ذکرە، ڕۆژانی خێر و خێراتە، ڕۆژانی حەج و ئەعمالی حەجە، مەواسیمی حەجە. بۆیە ئەوتە قورئان ئاماژەی پێکا کە لە باسی حەجە وأذن في الناس بالحج يأتوك رجالا وعلى كل ضامن يأتين من كل فج عميق ليشهدوا منافع لهم ويذكروا اسم الله في أيام معلومات. أيام معلومات أو دروجية كخواي جورب بتايبتنا يبدأ ويذكروا في أيام معلومات. أيام معلومات إتلك يزيل عزو دس بيكا حتاكو روجي جشن قربان انجا باش جشن قربان كيام تشريقشا اوانش كجشن هر روجاني مبارك روجاني بيروس او تابي غمري نازدار صلاة وسلام الى سربيا كلباس امد الرجاء لقوري امد الرجاء كبو امتك خوي باسكا بو يبي قوزنوا بيغمبري نازدار فرمي صلاة وسلام الى سربيا افرميت ما من ايام العمل الصالح فيها احب الى الله من هذه الايام. من هذه الأيام نية لصالة ككردوي تشاكو عملي صالحة تيايا خوشوي سربيا بلاي خواوة قورة تربية بلاي خواوة آلم دروجة بيغمبري خوا صلى الله عليه وسلم أم دروجة بلاي خواوة زور خوشوي سا بو كردوي تشاك إنت كردوي تشاك زورة حتى صحابي فرمي يا رسول الله ولا الجهاد في سبيل الله آل الجهاد قورة ترى بيغمبري خوا فرمي بلى إلا رجل خرج بنفسه وماله فلم يرجع من ذلك بشيء. سنن أبو داود. پیغمبری خوا فرمووی بەڵێ لە جیهادی گەورە مەگەر پیاوێک بەسەر و ماڵ و ڕۆشت بێ و نەگەڕابێتەوە. ئیتر پلەی ئەم مجاهیدە زۆر گەورەیە. بەسەر و ماڵەوە ڕۆشت بێ نەگەڕابێتەوە ئەمە هیچ شتێک پێی ناگا. بەڵام ئینسانێک کە چووی بۆ جیهاد و گەڕابێتەوە بەڕاستی هێشتا ئەوەندەی ئەوە خێری ناکە لەم دەڕۆژە ئینسان جیهادی نەفسی خۆی بکە. ئەم دەڕۆژە ڕۆژانی تەسکیە، ڕۆژانی جیهادی نەفسە، ڕۆژانی پاڵفتەکردنی نەفسی خۆتە، دڵی خۆتە، دەرونی خۆتە، وەکو مانگی ڕەمەزان چۆن مانگێکە بۆ تەسکیە و تەصفیە ئەم دەڕۆژە عینی شتا ئازان و خۆشەویستان. جا کردەوەی چاکە لەم دەڕۆژە پێغەمبەری خوا فەرمێتی لە جیهاد گەورەترە. کردەوەی چاک زۆرە، لەوانە مەسەلە حەجکردن، عومرەکردن بۆ ئانەی کەوا خوای گەورە حەج و عومرەی بەنسیب کردوون، بۆ ئانەش کەوان بەنسیبیان نەبووە یا توانایان نییە بڕۆن، وەکو لە جومعەی ڕابردووش ئاماژەمان پێکرد خوا خێر و خێراتی زۆر داناوە و پێغەمبەر وەکو موژدە داوەتی بە فەقیرانی ئومەتی خۆی ئەوانەی کە توانایان نییە و نەخۆشن بڕۆن بۆ حەج و عومرە، ئەوە تا لەم دەڕۆژانە ئەم دەڕۆژانەمان پێدراوە کە خێر و کردەوە چاکە لەم دەڕۆژانە لە جیهادیش گەورەترە. لەو کردەوە چاکانە پاش حەج و عومرە ئەوەیە کەوا ئینسان ڕۆژووی تیا بگرێت. دایکی ئیمانداران حەزی عایشە ئەفەرمێت پیغمبری خدا صلی الله علیه وسلم كان رسول الله صلى الله عليه وسلم يصوم 9 ذي الحجة ويوم عاشوراء و3 أيام من كل شهر. پیغمبری نازدار دروج أيام ذي الحجة يقر نومینه حاجیان بکردواری خومان. پیغمبری خدا نومینه حاجیان يقر لیکی مانگی حاجیانو حتی نو امروز که عرفه که خوی عرفه براسی خیری زور زور گوره روشو عرفه إنسان كتيا بردو كفارة 2 سال تاوانا سالك الرابردو كإنسان براسي قناي سالك داتو أما قناي صغيرة. بيغمبري خواه فرميت صلى الله عليه وسلم عرفك لو دروجة بيغمبري خواه أو نو الروجة تيايا بالروجو بوا دروجة كشي روجي جشن يتروجن حرامة تيايا بالروجو بلام إنسان ذكري تيايا عبادتي تري تيايا خير وخيراتي تيايا هاوكاري تيايا بلام او نور رجب پیغمبری خوا تیا بروجو بوا لدیم روجا کدی بجشن خیر و خیراتی تری کدو پیغمبری خوا انجا الروج عاشوراء پیغمبری خوا بروجو بوا لهمو ما پیغمبری خوا سیر روج بروجو بوا دو شما پیشمان پیغمبری خوا بروجو بوا وهروا لو كردو چاکانی کوا لما انقدا خیر بکری ذکر و تهلیل و تمجید و تقدیس پروردگاره ایس انسان ناتوانه بروجو به وک ناتوانه حج کا ناتوانه عمره کا هیچ ناتوانه بروجو بیت نخوش و دکتور اجازه دا یا پیر پکوته مجالی تر هەیە بۆ خێر و خێرات بۆی کەوا تۆشەکە پڕکەی زەخیرە پڕکەی قەبرت نورانی کەی ئەوەیە کەوا ذکر و یادی خوا هیچی تێ ناچێت. ئەوە تا پێغەمبەری خوا ما من أيام أعظم عند الله ولا أحب إليه من العمل فيهن من هذه الأيام العشر فأكثروا فيهن من التهليل والتكبير والتحميد. پێغەمبەری خوا فەرمێت هیچ ڕۆژانێک نییە گەورەتر بێ و خۆشەویستتر بەلای خوا بۆ کردەوەی چاکەتیایە ئەعلەم دەڕۆژە
ئەم دەڕۆژی ئەیامی نۆمینەی حاجیان بۆیە پێغەمبەرەوە فأكثروا فيهن من التهليل زۆر لا إله إلا الله زۆر تیا بکەن بڵێن لا إله إلا الله زۆر ذکری لا إله إلا الله تیا بکەن زۆر الله أكبری تیا بکەن زۆر تەحمیدی تیا بکەن حەمد و ستایشی پەروەردگار سبحان الله انجا ذكركاني تر لا حول ولا قوة إلا بالله استغفار صلوات لسر پیغمبری نازدار صلاة والسلام لسر بي أمانة همي وسيلة نجاتتون أمانة همي وسيلة پڕکردنی توێشو زەخیرەیتون أو كسي كأتواني خوي بقرباني آمدك قرباني بكا أو تواني حج عمرين تواني قرباني بكا أو كسي كنيتي قرباني هي با لو در روجا ليكي مانغوا تا قربانك يكا مو لخوي نكاتوا نينوك لخوي نكاتوا خوي بشوري خوي بگۆڕێ نەک وڵە با خۆشم نەشۆرم دینی ئەمە دینی بەتاڵ نییە دینی پاکوقتەیە دینی نەزافەتە بەس نینۆک و وەکانی ناکا ئینا هەموو ڕۆژە خۆی بشۆرێت ئەوەی کە نیازی قوربانی هەیە پێغەمبەری خوا فەرمووت إذا رأيتم الهلال ذي الحجة وأراد أحدكم أن يضحي فليمسك عن شعره وأصفاره أو كسيكوا مانجي ذي الحجة بسريا ديت مانجي حاجيان سيبركا بسريا ونيازي قرباني هي پێغەمبەری خوا فەرمێت با ئەو کەسە مادەم نیازی قوربانی هەیە قوربانی بکە نینۆکەکانی نەکا و مووەکانی نەکا بۆی ئەو بەرەکەت و ڕەحمەتە بەر هەمووی گیانی بکەوێت ئەم دەڕۆژی تێکۆشانە ئیتر ئەو کەسێکی کە مەجالی زکری کەمە کاری خێریتر هەیە ئەتوانێت سەدەقە بکە ئەتوانێت دڵی هەتیوێک خۆشکە دڵی هەژارێک خۆشکە نانی جەژن و خۆراکی جەژن و بەرگەژن بۆ ماڵێک ئامادەکە بەرحاڵ خێر و خێرات زۆرە هاوکاری کەسێ بکەیت دەستی کوێرێ بگری لە جادێگەوەی پەڕێنیتەوە دەستی مناڵێ بگری ڕێنمونی کەسێ بکەیت دوو کەلیمەی خێری بکەیت بەرحاڵ ئەمان هەمووی خێرە ئیسلام خێر و بەرەکاتی زۆر تایە ئەمە بۆ ئومەتی پێغەمبەری خوا دراوە صلی الله عليه وسلم ئەم دەڕۆژی زیلحیجەش پێم وایە لە ڕۆژی دووشەمەوە ئیتر یەکەم ڕۆژی ئەیامی زیلحیجەیە هەر کەسێ بۆ ڕۆژوگرتن ئەوێ بە ڕۆژوو بێ یان خێر و خێراتی تیا بکە یان زیاتر خۆی تند و تۆڵکا بۆ عیبادەت وەک پێغەمبەری خوا ئەسحاب و سەلەفی ساڵح یەکێ لە ساڵحانە فەرمێت شەوێدان بەلای قەبرستانێکە قەبرێک لەو قەبرانە نور و بەرەکاتێکی زۆر زۆری تیا بوو لەبەری خۆم وتم ئەبێ ئەم پیاوە خاوەنی ئەم قەبرە ئەم زاتە لە دنیادا چ کارێکی کرد بێ ئەڵێ پێم وترا لەخەوە ئەم کەسە ئەوە بووە لە ئەیامی زیلحیجە ئەهلی زیکر و تەقوا و ڕۆژ و خێر و چاکە بووە بەڕاستی ئەوە خەوناڵین بەڕاستی حجەیە بەڵام مبەشیراتە پێغەمبەری خوا فەرمێت بەڕاستی مزگێنیە بۆ ئەوەی کەوا ئێمەی ئومەتی پێغەمبەری خوا تونتر بین باشتر بین چاکتر بین تند و تۆڵ بین لەسەر کارەکانمان خوا لە مولایەکمان خۆش بێ خوا لە مولایەکمان ڕازی بێ خوا عاقبەتمان لە خێر بگەڕی یا ڕەبی خوایان بە ئیمان و سیحەت و عافیەتەوە بمانگەێنە بە ئەیامی زیلحیجە تەوفیقمان بە یارمەتیمان بدە بۆ گرتنی ڕۆژی ڕۆژەکانی بۆ کاری چاکەتیایە یا ڕەبی خوایان حەجی حاجەکانمان قبوڵ کەی بە سەلامەتی بڕۆن و بە سەلامەتی بگەڕێنەوە بە نسیبی هەموو لایەکمانی بکەی بە تایبەت ئەوانەی تامەزدە و عاشقێ و شوێنن و بە نسیبیانەوە تایسە خوا ئاسانکاری بۆ ئەوان و ئێمەش بکەی یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانمان بی عاقبەتی پیرەکانمان بەخێر بگەڕی هیدایەتی گەنجەکانمان بی مناڵەکانمان ساڵەکەی تەلەبەکانمان موفق و سەرکەوتووکەی خاوەنی دەرەزەون و دەرەجەی باش بێنن بە تایبەت ئەوانەی داوای دوعای خێریان لێ کردوین یا ڕەبی خوایان چەند نەخۆشێک داوای دوعای خێریان لێ کردوین لە ناو لە دەڕێی وڵات یا ڕەبی خوایان تۆ شافی حەقیت شیفا لای تۆیە خوا شیفای عاجل و پەلان بۆ بنێرە یا ڕەبی خوایان زەلیل سەرجێگایان مەکە دڵی کەس و کار و خۆیشان خۆشکە یا ڕەبی خوای ئەوانەی منداڵێنە منداڵی ساڵحان بەرێ ئەوانەی هیان و ساڵحی خوا بۆیان ساڵحکەی ئەوانەی فەقیرن هەژار نەدارن منکوبن خوای دەرگای خێر و خۆشی و ڕزق و ڕۆسیان لێ بکەرەوە یا ڕەبی خوایان ئەوانەی کەوا گیر و گرفتیانە مەشاکیلانی خوا بۆیان چارەسەرکەی یا ڕەبی خوا وڵاتی ئێمەش پڕ لە ئەمن و ئەمانکەی پڕ لە خێر و خۆشیکەی لە بەڵا و باو نەخۆشی لاماندەی یا ڕەبی خوا لە فیتنە و ئاشوب لاماندەی یا ڕەبی خوا لە ئاژاود و بەرەکی لاماندەی یا ڕەبی خوای گیان کوردستانمان پڕ لە خێر و بەرەکەتکەی یا ڕەبی خوا بە ئیمان و مانژێن و مان بێنەوە زیندومان کەرەوە یا ڕەبی خوای گیان هەر کەسە ئیرادەی خێری بۆ ئێمە ئیرادەی خێری پێ هەبێ و ڕەحمات و بەرەکەتی خود بژێنەوە سەریا هەر کەسە ئیرادەی شەڕی بەم وڵاتەمان هەیە بەم نیشتیمانمان هەیە بەرەو ئاقارێکی خراپمانەوە وڵاتمان وێرانەکە یا ڕەبی خواگە شیاوی دادی یا ڕەبی خواگە زەر لە دین و ئەخلاقمانەدا زەرە لە وڵاتمانەدا ئەگەر شیاوی دادە خوای دایدەی ئەگەر شیاوی دادنی خوای عالیا صافی لا تفرطوا ناگەر لە کۆڵمانی کەیتەوە آمین آمین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين